لە ئێستادا لە سوودەکانمان لە شاری سێمانیەوە بەڕێز معروف مەجید ڕۆژنامەنووس لەگەڵمانە بۆ شرۆڤەکردنی زیاتری ئەو ڕەوشێکە لە هەرێمی کوردستان هاتە ئارەوە. کاک معروف سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بپرسم کە ئەوەی ئەمڕۆ بینیمان ڕەوشێکی سەربازی سوپای عێراق کە هەڵی کوتایە سەر کەرکووک و دەوروبەری. خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەم ڕووداوە چی بوو؟ ئایا چاوەڕوانکراو بوو ئەمە ڕوو بدات یاخود ئەمە بڕیارێکی کتوپڕ بوو لەلایەن سوپای عێراقەوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە لە بینەرانی بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیام. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی ئەو کۆبوونەوانەی کە لە نێوان یەکێتی و پارتی بە سەرپەرشتی سەرۆکۆماری عێراق بە تایبەتی کۆبوونەوەی دوێنێ لە دوکان کرا، زانیاریەکان باز لەوە دەکەن کە لەسەر چەند خاڵێک ڕێکەوتو بوون، ئامادەیان دەربڕیوە کە لەگەڵ حکوومەتی ناوەند گفتوگۆ بکەن بە تایبەتی ئەو داواکاریانی کە پێشتر حکوومەتی عێراقی داوای لە بەرپرسانی کورد دەکرد ڕادەستکردنی بیرەنەوتەکان، فڕۆکەخانی کەرکووک، بڵێن مەعسکەری کەیوان، چەند شوێنێکی تر گۆڕینی پارێزگاری کەرکووک. ئەمانە پارتی و یەکێتی لەسەری ڕێکەوتونە و لە ئەو نامەیە کە بڕیار وا بوو بەڕێز دکتۆر فواد مەعسووم بیگەێنێتە بەرپرسانی حکوومەتی عێراقی، ئەم ڕازیبوونەی پارتی و یەکێتی تیا بووە، بەڵام ئاخۆ هۆکاری دواکەوتن یاخود دوا بڵین ئەو کاتێک کە هۆکارەکەی چی بووە کە بەڕێز دکتۆر فواد نەگەیشتۆتە شوێنی خۆی یاخود بڵین وەڵامی پارتی و یەکێتی بگەێنێتەوە بە حکوومەتی عێراقی، ئەم شتە ڕوویدا. ئەم ڕووداوانە گومانی تیانە پێشتر ڕێکەوتنی لەسەر کراوە، بەڵام بەداخەوە مامۆستا ئەوەی کە ینی بۆتە مایەی پرسیار لای هاوڵاتیان و لای چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسانەوەیە کە لەو بار و دۆخە ناسکی کەرکووکە یەکێتی و پارتی سیقیان بە یەکتر نەبووە، هەر کەسە ویستویانە لایەنێکی تر تۆمەتبار بکە بۆی کە خاکی کەرکووکی داوەتە دەستەوە. بۆیە گومانی تیانە بە بڕوای چاودێرانی سیاسی ڕادەستکردنی ئەو شوێنانە بەبێ شەڕ ڕێکەوتنێکی پێشوەخت بووە، بەڵام پێدەچێ ئەم ڕێکەوتنە کاتێک بیانویستایە بڵێن جێبەجێ بکرێ دوور لە چاوی کامێرا، دوور لە ئەو هەڵای ئەعلامی کە بۆی کرا کاتێک بزانن زۆربەی شوێنەکان تەسلیمی حکوومەتی عێراقی کراوە. بەڵام کاک معروف ئەمەیە بپرسم، ینی ئەو ڕێکەوتنە هەرە و ڕێکەوتنە بوو کە لە هاوینە هەواری دوکان لە کۆنگرێکی ڕۆژنەوانی ڕایانگەیان؟ خۆی ئەوەی کە ئێمە تێبینیمان کردبێ بەلاغی کۆبوونەوەکە 5 خاڵ بوو، ئەوەی ئێمە بڵێن بوو بۆ مای پرسیاریش لامان هۆکارەکەی چی بوو کە بە هیچ شێوەیە پارتی و یەکێتی باسی ئەویان نەکردووە کە بۆ نمونە ئەنجامەکانی ڕیفراندۆم هێڵی سوورە بە هیچ شێوەیە پاشەکشی لێ ناکەین و لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی سەرۆکی حکوومەت و کاک مەلا بەختیار قسەیەکی تر کرا، بەڵام ئەوەی کە باسەکرێ ئەو نامەی کە بە بەڕێز دکتۆر فواد بووە بگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراقی شتێکی تر بووە، کەواتە لە ماوەی لە کۆبوونەوەی دوکانە 3 شت قسەی لێکراوە. کۆنگرە ڕۆژنامەنووسەکە شتێکی تر بوو، بەلاغەکە شتێکی تر بۆەوەی کە بەڕێز دکتۆر فواد بە تەماو بیگەێنێتەوە بەغدا بەداخەوە نەگەیشت بڵێن ڕووداوەکە ڕوویدا، ئەگەرنا پێشتر قسەی لێکراوە ئەوەی کە باسەکرێ تەنانەت کاریگەری وڵاتانی دراوسەی لەسەر بووە و پێدەچێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هاوپەیمانانی دژی داعش ئەمانە ئەو ڕێکەوتنە ئاگادار بووبێتن، ئەوەی کە ئێمە بینی بێتمان بە تایبەتی ئەمڕۆ وتەبێژی پەنتاگۆن یاخود بڵێن ئەمریکا یان ئەوەی هاوپەیمانان هەمووی ئاماژە بەواکەن کە بە هیچ شێوەیەوان لەگەڵ توندوتیژی نین و لە هەمان کاتیشە جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە زۆربەی ئەم کارانەی ئەمڕۆ ڕوویاندا بەداخەوە دەرەنجامی ئەو ڕیفراندۆمە تاگلایەنە بووە کە بەرپرسانی کورد لە هەرێمی کوردستان ئەنجامیاندا. کاک معروف تا چەند لە مەساڵحی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعشە ڕەوشێکی نالەباری سەربازی لەو شێوەیە لە کەرکووک و دەوروبەری ڕوودا کە ماوەیەکی زۆر کەمە، ینی هێرش و پەلاماری داعش لەو ناوچانە کۆتایی پێ هاتووە. ئایا لە قازانجی هاوپەیمانەتی نێودەوڵەتیە کە ئەمڕۆ ڕایگەیان کە نە لایەنگەری حکوومەتی عێراق گرن نە لایەنگری حکوومەتی هەرێمی کوردستان نەگر و بەڵکو بینەریە بن، ئەمە چ خوێندنەوەیەکی بۆ کرێ؟ خۆی ئەوەی کە دیار بێ بتێونەتەوێ ئەمریکا هاوپەیمانانەوەی کە لەگەڵیان
بەرژەوەندیان لە هەر شوێنێک بێ پشتگیری ئەو لایە ناکەن. من دڵنیام ئەمریکا و هاوپەیمانانی دژی داعش دڵنیا بوونە لەوەی کە هیچ شتێک ڕوونادا بە تایبەتی ڕوبەڕووبوونەوەی سەربازی ئەگەرنا گومانی تیانە پێشتریش بەڵام ڕوویدا خۆی مامۆستاوی کە ڕووی داوە پێدەچێ ئاگادار نەبوونی هەندێک بەرپرسی سەربازی بوو بێت لەو بڕیارەی کە پاشەکشێ بکرێ ئەگەرنا ئێمە لە ماوەی شەڕی ڕابردووی داعش لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ئەومان بینی کە نزیکەی 1500 کیلۆمەتر لە سنووری نێوان سونەنشین و هەرێمی کوردستان بڵین کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان شەڕ ڕوویدا بە هەزاران پێشمەرگەی قارەمانی تیا بوو و لە هەمان کاتا چەندین جار داعش بە زۆرترین هێز و بڵین قوی سەربازیەوە هەوڵیدا نەیەتوانی سەنگەری پێشمەرگەیەک ببەزێنێ ناکرێت لە ماوەیەکی چەند کاتژمێرێکی کەمدا ئەو هێزە گەورەی پێشمەرگە بەبێت چەک سنوورەکانی خۆیان چۆڵکەن کەواتە هاوپەیمانانیش بە حسابی خۆیان لە ماوەی ڕابردوودا چاودێری ڕەوشەکەیان کردووە چاودێرەکەی چی بوو ئەوە بووە کە دڵنیایان داوەتە فەرماندە سەربازەکان یاخۆت حەشدی شعبی حکوومەتی عێراقی کە ئەو شوێنانە چۆڵ ئەکرێ بە تایبەتیەوەی کە ئێستا باسەکرێ حکوومەتی عێراقی پێداگیری کردووە لەسەرەوەی کە هێزەکانی حکوومەتی عێراقی بە تایبەتی دەستگا ئەمنیەکان ساڵی 2014 پێشتر لە چۆبوونە بگەڕێنەوە بە تایبەتی دەوروبەری کەرکووک ئەو هێزانە بەبێ شەڕ چۆڵیان کرد کەواتە ئەمریکا و هاوپەیمانان دڵنیا بوونە لەوەی کە شەڕ نابێ ئەگەرنا منیش لەو باوەڕێیان ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی دژی داعش قوبوڵیان ناکرد کە ئاژاوەیەکی تر لەو سنوورە دروست بێ پێدەچێ ئەوەی کە ئێستا ئەمڕۆژ بینی بێتمان مامۆستا لە کەناڵەکانی ڕاگەیاندن تەخوینکردنی هەندێک سەرکردە بۆەوەی کە جەبەکانیان چۆڵ کردووە دەستخۆشیکردن لە هەندێک سەرکردە کە جەبەکانیان چۆڵ نەکردووە کەواتە ئەو کەسانی کە بەبێ شەڕ جەبەکان چۆڵ کراوە گومانی تیانە بڕیارێکی سەرەوەی خۆیان بووە کە بەبێ شەڕ یاخودەوەی کە ئەوان ناوێنن ئەمانەت تەکتیکێکی سەربازی بووە شوێنەکانیان چۆڵ کردووە ئەگەرنا نەک هاوپەیمانان بەواچیە حکوومەتی عێراقیش لە بەرژەوەندیان نەبێت لەم کاتەیە هیچ ئاژاوێک لە هەرێمی کوردستان یاخود لە ناوچە دابڕێنراوەکان سەر هەڵبدا. زۆر باشە کاک معروف لە ڕەوشێکی نالەباری لەو شێوەدا ئێمە ئەمڕۆ ئەوەی بینیمان ینی دوو هێزی جیاواز لە ناو هێزی پێشمەرگەیە بەدیەکرا میدیاکانی ئەو دوولایەنە زۆرتر دەهۆڵی جیاوازی هێزی پێشمەرگەی کوردستانی بڵاوە کردەوە بەڵام بەداخەو لە هەمووی ناڕەحەتترەوە بوو کە وەزارەتی پێشمەرگەی کوردستان هێزەیەکی لە وەزارەتی پێشمەرگە بە ناوی هێزەکانی هەفتا لە وەزارەتەکە جیا کردەوە ینی لە ڕەوشێکی نالەباری سەربازی لەو شێوەدا ئەبێت یەکریزی زیاتر بتەو بکرێ یاخود بەو شێوەیە یەکتر تەخوین و پەراوێز خستن بێتە ئاراوە. خۆی ماوەساگەر ئێمە بە مێژوویەکی کورتە بگەڕێنەوە بۆ ئەزمموی حکومداری بە تایبەتی پارتی و یەکێتی لە شاری کەرکووک لە دوای ساڵی 2023 ئەو کاتێک کە شاری کەرکووک ئازادکرا لە دەست ڕژێمی بەعەز من ئەو کاتەوەکو کاری ڕۆژنامەنووسی خۆم ماوەی 5 ساڵ لە کەرکووک بووم بەداخەوە ئەو ئەزممونە ناشرینی کە لە هەرێمی کوردستان پەیڕەویان کرد بە تایبەتی لە بواری حیزبایەتی تێکەڵکردنی بە فەرمانگە حکومیەکان و دامەزراندن و تەسکیەکردن بۆ یەکتری لە کەرکووک سەری هەڵدا دەبوو پارتی و یەکێتی لە هەر شوێنێکی کوردستان حیزبایەتیان بکردایە شەڕەپەڕۆیان بکردایە لەبەر خاتری هاوڵاتیانی کەرکووک ئەو شەڕیان لە کەرکووک نەکردایە لەبەرەوەی لەوەتی شاری کەرکووکەیە لەسەر کوردبوونی دەچەوسێنرێتەوە ماڵ نییە جارێک تعریب نەکرابێ ماڵ نییە جارێک لە شاری خۆیان دەرنەکرابێ ئەوە باسی دەست بە سەراگرتنی زەویوزار و سەروەت و ماڵی هاوڵاتیان هەر باز مەکە بەداخەوە لە کەرکووک لە دوای 2023ەوە ئەم کارە ناشیرنەی یەکێتی و پارتی لە ڕووی حیزبایەتیەوە سەرجەم بڕگە و کایەکانی ئیداری شارەکەی گرتووە ئێمە ئەوەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە تایبەتی لە کابینەی هەشتا حکوومەتی هێرێم کە شانەزی پێوا کرد ئەوە بوو کە هێزی پێشمەرگەی کوردستان یەکە گرێتەوە لە ئێستا بەدواوە هەرێمی کوردستان یەک هێزی یەکگرتووی پێشمەرگەی کوردستانێ بێ ئێمە لە شەڕی داعشیشا بینیمان بەداخەوە تاوەکو ئەمڕۆژ کە لە کاتێکا وەزارەتی پێشمەرگەمانەیە کە بەداخەوە وەزیرەکەی چۆنەڵێ ڕەوانی ماڵەوە کراوە ڕاستە خەڵکێکی سەرپەرشتیەکە بەڵام نیوەی جەبەکانەگەر ئێمە لە کەناڵەکانی ڕاگەاندن جۆمان لێبێ باسی ئەوا کرێ فڵان
جەبهە کە فڵانکە سەرپەرشتیەکە، ینی ناوی جەبهەکان لەسەر شخصەکانە. ئەم شخصانە چییە؟ کۆمەڵێکان بەرپرسی سەربازی یەکێتین، کۆمەڵێکان بەرپرسی سەربازی پارتین کە لە کاتێکا هیچ پلەیەکان لە حکوومەتان نیە زیاتر لە ڕێ حیزب بۆ نێراوە. ئەوەی کە جەنابیشت باسەکەی بەداخەوە تاوەکو ئێستا باسی هێزەکانی هێشتا و هەفتا کرێ، ئەم هێزانە ڕاستە بە ڕواڵەت سەر بە وەزارەتی پێشمەرگە بوونە، بەڵام جوڵاندنیان ئەوەی کە بینیمان لە هەفتەی شوبات لە زۆربەی ڕووداوەکانە جوڵاندنی ئەم هێزانە بە فەرمانی حیزب جوڵێنراوە. لە هەفتەی شوباتە هێزێک هاتە سلێمانی نە پەرلەمان ئاگاداری بوو، نە حکوومەت ئاگاداری بوو، لەلایەن حیزبەوە هاتبوو. کەواتە هەر ناوهێنانی هێزەکانی هەشتا و هەفتە خۆی لە خۆی ئەوەیە کە ئەم هێزانە لەلایەن خەڵکانێکی ترەوە کۆنتڕۆڵ کراون و سەرپەرشتیەکرێت. و ئەوەی ئەمڕۆژ کە وەزارەتی پێشمەرگە باسی لێکرێ کە لێستا بەدواوە چۆنەڵێ حساب یاخۆی اعتراف بە هێزەکانی هەفتا ناکەین، هۆکارەکەی چییە؟ ئەوەیە کە هێزەکانی هەفتا لەلایەن کاک شێخ جەعفەر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی سەرپەرشتیەکرێ، پێدەچێ هەر لەژێر فەرمانی سەرکردایەتی یەکێتی دابوو بێ کە ئەم هێزە شەڕی نەکردووە. کە من لەو باوەڕەدەیام بەوا چییە؟ ئەگەر پێشوەختە قسەی لێکراوە، گفتوگۆی لێکراوە، ڕێکەوتین لەسەر کراوە، شتێکی باشیان کردووە کە هێزی پێشمەرگەی کوردستان شەڕیان نەکردووە، لەبەرەوەی ئەگەر شەڕیش بکرایە کۆمەڵی ڕۆڵەی ئەم نیشتیمانە تێدا شەید دەبوون لە هەمان کاتیدا حکوومەتی عێراقی هەر ئەهاتە کەرکووکەوە. مەبەستم ئەوەیە ینی ناوهێنانی هێزەکانی هەفتا لەلایەن وەزارەتی پێشمەرگە ئەی زەحمە نەبێ وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان بۆ باسیەوە ناکە هێزەکانی هەشتا لە کوێ بوونە، بۆ باسیەوە ناکە بەشێک لەو شوێنانەی کە ئێستا بەدەست میلیشەکانی حەشتی شەعبیەوە یاخود هێزە ئەمنیەکانی عێراقەوەن، ئەو شوێنانە بەدەست هێزەکانی هەشتای پارتی دیموکراتی کوردستانەوە بوونە، بەدەست زێرەڤانیەوە بووە، بەدەست ئەو بەرپرسانی پارتیەوە بوون کە لە کاتی ڕیفراندۆم پەنجەیان ڕاوەشانیانە گوت هیچ هێزێک ناتوانێت ببێتە مای هەڕەشە بۆ سەر کەرکووک، قبوڵ ناکەین هیچ هێزێک بێ. زەحمە نەبێ ئەو برادرانی کە پێش ڕیفراندۆم باسییانە کرد ئەی بۆ ئەمڕۆ بەبێ ئەمڕۆ بۆ بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ناتنە کەرکووک، بیان گوتای هاوڵاتیانەوە یەکێتی شارەکەی چۆڵ کرد، ئێمە ئامادەین خۆمان لەسەر ئەم خاکە بەکوژ دەین. بۆیە بەداخەوە تاوەکو ئەمڕۆ کە وەسی کەرکووکی جوای لاتووە هێزەکان لە نێوان یەکێتی و پارتیا دابەش بوونە، بەداخەوە هێزێکی یەکگرتووی کوردستانمان نییە، بەیانی هەر حیزبێک بێوێ جوڵە بە پێشمەرگەی خۆی بکە بەبێ فەرمانی وەزارەتی پێشمەرگە جوڵەی پێەکە، بەداخەوە باوەچی ئەوەی کە باجەکەیدا زەرەر و زیانەکەی بۆ منداڵی هەژار بۆ پێشمەرگە قارەمانەکانە گەڕێتەوە، بەڵام دوایی فەرماندە و پێشمەرگەکان دێن لەسەر شاشەی تیڤیەکانەوە باسی نەبەردەکانی خۆیانەکەن کە بەشێکیان بە دووربینیش جەبەکانیان نەبینیوە، بەشێکان لە ناو هەمەری درعابوونە، بەشێکان لە ناو سیاری درعابوونە کە ئارپیجیشی پێوە بنی سیارەکان نایبڕێ. بۆیە بەداخەوە تاوەکو ئێستا حیزبایەتی لە ناو هێزەکانی پێشمەرگەی کوردستانە بە ئاشکرا و بەڕوونی دەبینرێ بە تایبەتی ئەو ڕووداوی ئەمڕۆ. ئەمێت سەبارەت بە کەسی یەکەمی ئەو شارە قسەیەک هەیە کە لەو شارە نەماوە کە ئەبوایە لەگەڵ هاوڵاتیەکانی کە کەسی یەکەمی شارەکەیە پارێزگاری کەرکووک، بەڵام لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانی سوپای عێراق و حەشی شعبیە ئەو شارەکەی جێهێشت. ئەمە تا چەند دروستە کەسی یەکەمی شارێک لەگەڵ هاوڵاتیەکانی نەمێنێتەوە؟ بەڵێ خۆی لە ماوەی ڕابردوودا کە زۆربەی کات تەقینەوە لە شاری کەرکووک ڕووی بدایە خۆت بە تایبەتی ئەو چەند هێرشەی دوایی داعش بۆ سەر کەرکووک بەرپرسانی ئەمنی ئیداری یاخود حیزبی زۆربیان هاتنە بەر چاوی کامیرەکان و ئاماژەیان بەوا کرد کە ئێمە لە ناو خەڵکی خۆمانین، لە ناو شاری کەرکووکین. بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت دوێنێ شەوی ڕابردوو دەنگۆی ئەوە بڵاو بۆتۆ کە بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک شارەکەی جێشتووە کە ئەمە گومانی تیانە ماوەی چەند ڕۆژێکە بەتایبەتی هەندێک ڕاگەیاندنی سێبەری حیزبی باز لەواکەن کە حەشتی شعبی حکوومەتی عێراقی بەنیازن هێرش بکەنە سەر شاری کەرکووک هێزی پێشمەرگە. بەڕێز دکتۆر نەجمەدین لە شەوی ڕابردوودا هاتوۆتە ناو بازار، ئەگەر تەجروبەتان کرد بێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو کراوەتەوە کە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندنی لەگەڵدایە کە زۆرینیان کەناڵەکانی پارتی یاخود ئەو کەناڵان کە نزیک لە پارتین
ئەمە خۆی لە خۆی ئەوە دەرەخا دکتۆر نەجمەدین ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە پارێزگاری کەرکووکە لەسەر بەشی ئەو حیزبەدانراوە. ئایا بۆچی کەناڵەکانی یەکێتی لەگەڵدا نەبووە؟ ئەمە شەوی ڕابردوو ئەوەی کام ڕۆباز شەکرێکە بەڕێز دکتۆر نەجمەنی لە شاری یعنی ئەمە خوێندنەوەی چی بۆ کرێت؟ وڵی ئەوەی کە خوێندنەوەی بۆ کرێ ماوەستا گومانی تیانیانی نیگەرانی یەکێتیە نیگەرانی یەکێتی یاخود ئەوەی کە باز دەکرێ بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی ئەنجامدانی ڕیفراندۆم چەند هەنگاوێکی تر هەڵکردنی ئاڵای کوردستان چەند ئەو داواکاریانی لە ئەنجومەنی پارێزگا کراوە خەڵکانێک یاخود ئەندامانی سەرکردایەتی یاخود قاعید و قەواعید یەکێتی گومانی ئەویان هەیە کە دکتۆر نەجمەدین کەریم لەلایەن خەڵکێکی ترەوە هاندرابێ یاخود داوای لێکرا بێم کارانە بکرێ ئەگەر نا ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێک ناکرێ کەناڵی ڕاگەیاندنی حیزبەکەی خۆی لەگەڵانە بێ خەڵکێکی تر بێ تەقتی بۆ کرێ ئەوە باسی ئەوە بکەین کە شەوی ڕابردوو ڕۆی بەڵام ئایا ئەمڕۆ کە ئێمە لە کاتی تەختیەی کەناڵەکانی ڕاگەیاندن بینیمان تاوەکو کاتژمێر 11 و نزیکی نیوەڕۆ بەشێک لە بەرپرسە ئەمنیەکانی شاری کەرکووک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئەبینران قسەیانە کرد ئایا پارێزگاری ئەو شارە یاخود بەرپرسە ئەمنیەکان و ئیدارەکان و تا حدێک بەرپرسی یەکەمی یەکێتی و پارتی لەو شارەیە بۆ لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەرنەکەوتن کە ئەمە گومانەکرێ پێش ئەوەی کە هاوڵاتیان شارەکە بەجێبیاڵن و ترس و دڵەڕاوکیان لا دروست بێ ئەم بە ڕێزانە شارەکەیان چۆڵ کردووە ئەگەر نا دەکرا بۆ ورە بەرزی خەڵک ئەو بە ڕێزانە باتناتە سەر شاشەی تەلەڤیزۆنەکان و لە هەمان کاتیژە مامۆستاوی کە دیارە بەداخەوە ینی ڕووماڵکردنی بێسەرەوبەری هەندێک کەناڵی ڕاگەیاندن لە ناو شاری کەرکووک هاندانی کۆمەڵی خەڵکی خۆبەخش کە حەشتی شعبی هجوومەکە وەکو ئێمە وتمان پێشتر ئەم ڕێکەوتنی پێشوەختەی لەسەر کراوە دەبوو شوێنە حەساسەکان مەسلەی بیرەنەوتەکان فڕۆکەخانە ئەمانە ڕادستی حکوومەتی عراقی بکرێتەوە کە کرا یعنی چی پێویست دەکا کە تۆ حیزبەکەت بێ پێشتر واژووی لەسەر کردو بەڵام کەناڵی ڕاگەیاندنەکەت بە تایبەتیەوەی کە ئێمە بینیمان بە لێشاو هەندێک لە کەناڵەکان پایانێری شار و شارۆچکەکانیان گواست بۆ شاری کەرکووک لە کاتێکا چەندین ڕاستەوخۆیان نەبوو کەواتە ڕووماڵکردنی ئەو ڕووداوانە بۆ ورەی هاوڵاتیانی کەرکووک زۆر زۆر خراپبوو من یەک نمونەیەک باسەکە مامۆستا زۆر لە شەڕی داعش بە درێژایی شاری کەرکووک ئەو چەند کیلۆمەترا یعنی شەوی وا هەبووە داعش چەند کیلۆمەترێک لە هاوڵاتیانەوە دوور بووە نەک سەنگەرەکانی پێشمەرگە یعنی ئەگەر بە چەکی قورس کەرکووکی تۆپباران یاخۆت قەسە بکردایە ماڵی هاوڵاتیانی پێوە بوو بەڵام لەبەرەوەی هاوڵاتیان قەنەعەتیان بە ورەی خۆیان و ورەی پێشمەرگە هەبوو یەک هاوڵاتی ئامادە نەبوو شاری کەرکووک چۆڵکە بەڵام ئەمڕۆ ینی ئەوەی کە بینیومانە ڕاستە لە سەرەتادا هەندێ پێکدادان لە نێوان حەشتی شعبی و هێزەکانی پێشمەرگەیە بووە بەڵام دوایی زۆر زۆر بە ئاسانی حەشتی شعبی و هێزەکانی عێراق هاتوونەتە ناو شارەکە بەڵام لە مودەی زۆر زۆر کەمتر لە چەند کاتژمێرێک بەشێکی هەرە زۆری هاوڵاتیانی کورد لە ناوچە کوردنشینەکان شارەکەیان چۆڵ کرد بەرەو شاری هەولێر سلێمانی کەواتە ئەوەی کە کاریگەری خراپی هەبوو ئەمڕۆ لەسەر هاوڵاتیانی شارەکە بێسەرەوبەری ڕووماڵکردنی هەندێک کەناڵ بووە کە نابووەوە بکرایە وهاندانی کەندێکی خۆبەخش بەشێکی زۆریان کەمترین ئەزمموی ڕوبەڕووبن و شەڕیان هەبووە بەڵێ ئەگەڕێمە وڵات سپاس کاک معروف ئەو بەپەلەی کە لە ئێستادا لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان دەبینرێت دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاگەیەندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕایگەاندووە کە پشتیوانی هیچ لایەنێک نە لە عەرەب نە لە کورد ناکەن سەبارەت بە دۆخی ئەمنی سەربازی شاری کەرکووک ئەمریکا بێلایەنی خۆی هەڵدەبشێرێت لە ئێستادا تورکیا ئەمڕۆ لەلایەن ئەنجومەنی ئاسایشی تورکیاوە ئەوەی ڕاگەاندووە کە بێت مەرزی ئیبراهیم خەلیل ڕادستی حکوومەتی عێراق بکرێ مەرزەکانی تریش لە ماوەی ڕۆژانی ڕابردوو بە ڕێزیشدا ئاگاداری کە جموجۆڵی بازرگانی لەلایەن ئێرانەوە پچراوە هیچ جموجۆڵێکی بازرگانی ناکرێت تا ڕادستی حکوومەتی بەغدا کرێتەوە لەگەڵ ئەمەدا ڕەوشی ئەمنی ناوچە جێناوکان نائارامی بەخۆبینەوە کە لەمڕۆ دەستی پێکردووە ئەمە فاوڵی سیاسیەکانی هەرێمی کوردستان ئاوا ئەم دۆخیان خوڵقان یاخود ئەمە هەر خۆی پلانێکی حکوومەتی عێراق بوو لە دوای نەمانی داعش ئەبووە ئەم هەنگاوی بنایە بەڵێ خۆی گومانی تیانە یەکێک لەو هۆکارانەی کە پێدەچی ئەم ڕووداوانەی خۆڵقاند بێ
مەسلەی ئەنجامدانی ڕیفراندۆم بوو لەم کات و سادەدا کە بەداخەوە ئەوەی کە پێیان دەوترا ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم یاخود بە تایبەتی باسی بەرزانی بکەین نەک گوێی بە حیزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان نادا گوێی بەو دۆست و وڵاتانەش نادا کە بە حساب چەندین ساڵە دۆستی کوردن و لەگەڵ کووردە هاوسۆزن دەکرا ڕیفراندۆم بکرایە بە کارتێکی فشار بەرامبەر حکوومەتی ناوەند یاخود بەرامبەر وڵاتان بەڵام ئەوەی کە ئێستا باز دەکرێت کۆتا شدەوەی کە وەزیری دەرەوەی ئەمریکا نامەکەی بۆ بارزانی نردووە کە ئەگەر نامەکە ببینی کۆمەڵێ گەرنتی تایە ئەگەر باتایە و بەرزانی بە قسەی وڵاتانی بکردایە بە تایبەتی ئەمریکا دەکرا کورد چەند دەستکەوتێکی تری دەست بکەوتایە بە تایبەتی لە حکوومەت بۆچی بەرزانی ئەو هەموو دەستکەوتەی کە باسەکرێ گەر بەگوێی لانی نێودوڵەتی بکردایە بۆ بەگوێی نەکردن خۆی ماوەسە سالارەزانیی ڕاستە بەرزانی بڕیاری ڕیفراندۆمی دا و دەیویست ئەم کارە لەسەر دەستی ئەو ئەنجام بدرێ ئایا سەرکەوتوو دەبێ یاخۆ شکست ئەوەی کە بینیمان ئێستا ئەو ڤیددیوانی بڵاو بێتەوە هەندێک تعبیر بۆ خۆی بەکاری دێنێ دەڵێ گەر سەرکەوتوو باشە گەر نا ئەوە ناوی من بنێن چیوانێکە خۆی باسی کردو بەڵام ئەو حیزبانەی کە بوونە پشتیوانی بەرزانی لە ئەنجامدانی ڕیفراندۆم هێندەی بەرزانی لەم بارودۆخەیە بەرپرسیارن ینی لانی کەم نزیکەی 15-16 حیزبی لە خۆی کۆ کردبووە ڕاستە لە ڕووی دەنگدانەوە کەم بوونە لە ڕووی بڵین نفوزی حیزبیەوە خەڵکێکی وایە نەبوو بە تایبەتی هەندێکیان بەڵام دەکرا ئەم خەڵکانە ئامۆژگاری بەرزانیان بکردایە بیان بووتایە لانی کەم مەترسیەکانیەوەی کە خۆیان بینیویان ینی بە تایبەتی ئەگەر باتەوە ئەم ڕیفراندۆمە لە چوارچیەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەنجام بدرایە پێدەچێ ئەهوەنتر بواە وەک لەوەی کە تۆ لە شاری کەرکووکە ئەنجامێدەی بە تایبەتی ینی ئێمە لە دەستورە ئاماژەمان بۆ کردووە کە کەرکووک و بەشێک لە ناوچە دابڕێنراوەکان ناوچەی جێناکۆکن ناکرێت تۆ بێی تاگلایەنە بڕیاری ئەوە بدەیت کە ئەم شارە بگەڕێتەوە بۆیە هەڵکردنی ئاڵا ئەنجامدانی ڕیفراندۆم لە شاری کەرکووک وە بڕیارێکی ترە بوو کە پارێزگاری کەرکووک داوا بکە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و لە هەڵبژاردنەکانە بەشداری پێ بکە ئەمە وای کرد کە حکوومەتی عێراقی حساب بۆ هەندێک شت نەکە و مەترسیەکانی چۆنەڵێت دەستڕۆیشتووی تاگلایانەی هەرێمی کوردستان ئاشکرا بکە بۆیە بەداخەوە ئەوەی کە دیارە ڕیفراندۆم هۆکارێکی سەرەکیە بۆ سەرهەڵدانی ئەم کێشانی کە لە نێوان هێرێم و ناوەندا سەریاڵ بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز معروف مەجید ڕۆژنامەنووس لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێزتان بارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارم کارزان مەحموود هەم گەشتی هەواڵەکان هەم ڕووماڵێکی تایبەت بە ڕۆژی ئەمنی شاری کەرکووکمان پێشکەشکردن سپاس بۆ بینەری ئێوە.